کەرکووک قودس و دڵی کوردستان بە هەستیارترین ساتەوەختەکانیدا تێدەپەڕێ. پێگەی کورد لە شارەکە لە نێوان دووڕیانی مان و نەماندایە و هەژدەی ئەم مانگە دەچێتە ناو هەڵبژاردنێکی چارەنووسسازەوە. کەچی حیزبە کوردیەکان شارەکەیان لە چەقی خەباتی نەتەوەی لە عێراقدا کردوتە مەیدانی ڕکابەری حیزبی و شکاندن و سەنگەرگواستنەوە لە بەردەم مایکی میدیاکان. هەرچەندە لە چەندەیی ڕابردوودا زۆر جار پارتە سیاسیەکانی هەرێم هەڵوێستێکی یەکگرتوویان هەبووە لەبارەی کەرکووکەوە و کۆک بوون لەسەر گرنگی مەسەلەی کەرکووک بۆ کورد، بەڵام ئێستا و بەکردار ئەم بابەتە گۆڕاوە. تا ساڵی 2005 لە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووکدا پارت و لایەنە سیاسیەکانی کورد لە کەرکووک بە یەک لیستی هاوبەش بەشداریان کرد. ئەم هەڵبژاردنە هاوشێوەی ڕیفراندۆمێک بوو بۆ کەرکووک. کورد بە شێوەیەکی گشتی لەو ڕیفراندۆمەدا سەرکەوتوو بوو توانی دەنگی نیوەی زیاتری ئەنجومەنی پارێزگا بەدەست بهێنێت. لە هەڵبژاردننی 2005دا کورد 26 کورسی لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگاکە بەدەستێنا. هەر بەم شێوەیەش کورد پارێزگاری کەرکووکی میسۆگەر کرد، بەڵام پێدەچێت ئەم جارە وانە بێت. ئەگەر لە 2005دا کەرکووک پێویستی بە ڕیفراندۆمێکی معنەوی بوو بێت بۆ ئەوەی پێگەی کورد لەو پارێزگا هەستیارەدا بسەلمێنێت، ئەوە لە ئێستادا پێگەی کورد لەو شارە لە نێوان مان و نەماندایە. هەڵبژاردننی دووهەمین مانگی 2023 بەردەوامی پێگەی کورد لەو شارە یان دوا ڕۆژەکانی یەکلایی دەکاتەوە. کەرکووکی ئێستا جیاواز لە 2005 لە دۆخێکدا دەچێتە هەڵبژاردنەوە کە لە دوای گەڕانەوەی سوپای عێراق و بەرفراوانبوونی دەسەڵاتی حەشتی شەعبی زۆرێک لە هاوڵاتیانی کورد لەو شارە دەربەدەر بوون. دەسەڵاتی ناوخۆیی ئەو ناوچەیە بە هاوکاری حکوومەتی ناوەندی درێخی نەکردووە لە دوورخستنەوەی زۆرێک لە بەرپرس و سەرۆکبەش و کارمەندانی حکومی ئەو پارێزگایە، یان بەشێکیان خۆیان دەستبەرداری پۆستەکانیان بوون و ئەو پارێزگایەیان بەجێهێشتووە. سەرەڕای هەموو ئەوانە دۆخی سەربازی کەرکووک لەژێر ڕەحمەتی حەشتی شەعبی و هێزە هاوپەیمانەکانیدایە. لەگەڵەوەی لەم ڕۆژانەدا کەرکووک بەو هەموو ئاڵنگاریانەدا تێدەپەڕێ کەچی لایەنە کوردیەکان زۆر پەرت و جیاواز لە هەر جارێکی دیکە دەچنە هەڵبژاردنەکانەوە. جیا لەوەی کە بە چەند لیستێکی جیاواز بەشدارن لە هەڵبژاردنەکان، ڕکابەری نێوان لایەنە کوردیەکان ڕکابەری سیاسی دوو هێزی جیاوازی تێپەڕاندووە، بەڵکو دەگەڕێنەوە بۆ قۆناغەکانی سەردەمی شەڕی ناوخۆ کە ئەویش قۆناغی سەنگەرگواستنەوەیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆژانە چەند جارێک لە میدیای هەر یەکێک لەو حیزبانەوە هەواڵی سەنگەرگواستنەوەی بەشێک لە کادیرانی یەکێک لەو حیزبانە دەبینین بۆ حیزبی بەرامبەر. ئیتر لەم ڕۆژانەدا کەرکووک هێندەی وەکو ناوەندێکی ڕکابەری تەستی حیزبی مامەڵی لەگەڵدا دەکرێت ئەوەندە پرسەنەتەوەیەکان و ئاشتەوایی ناوماڵی کورد لە بەرچاو نەگیراوە. ماوەیەک لەمەوبەر بوو بابەتی گەرمی کەرکووک داگرتنی ئاڵای کوردستان بوو لە دەستی پەیکەری پێشمەرگە، بەڵام لە ئێستادا سەرنجی هێزە سیاسەکانی کەرکووک ڕووی لە کەرکووک نییە، بەڵکو ڕووی لە یەکدیە تا دێت تیری خۆیان لە یەکدی تیژ دەکەن. خۆ ئەگەر لە ڕابردوودا دوو پارتە سەرچیەکە ڕکابەریان لەسەر پۆست و پلەی خۆیان کردبێت لەوانە پۆستی سەرۆک کۆمار، بەڵام دوجارە ئامانجەکە سەرکەوتنی کوردێک بووە، بەڵام ڕکابەری ئەمجارە زۆر لە سەرنجەنەتەوەیەکانی کەرکووکی سڕیەوە. ئەم پەردبوونەی دەنگی کورد لە کەرکووک لە بارودۆخێکدایە کە سیستمی هەڵبژاردن بە پێی ساندلیگۆ ئەنجام دەدرێت کە هێزی براوە زۆرینەی دەنگەکان دەباتەوە و دابەشبوونی دەنگی کورد لەو ناوچەیە دەبێتە هۆی لە دەستچوونی بەشێک لە دەنگەکانی کورد.